کاروانێکی شۆڕشکێر بەڕێوەیە و ڕەچەشکێنی هەورازی سەختە. سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بەڕێوەیە. سڵاو لە پێشمەرگەی کۆمەڵە. سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆژی پەیمانبەستن لەگەڵ خەباتی زۆر لێکراوانی کۆمەڵگەی کوردستانە لە دژی نظامی شەڕخواز و خوێنڕێژی کۆماری ئیسلامی ئێران. ڕۆژی ڕێزگرتنە لەو خۆشەویستانەی کە لە پێنا و ڕزگاری بەشەریەت و حورمەت و ئازادی و بۆ پێکێنانی کۆمەڵگایەکی بێچین و کۆمەڵگای سۆسیالیستی لە ڕیزی پڕ لە شانازی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانیان بەخت کرد. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە ئەو بنەماڵانەی کە ڕۆڵەکانیان لە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵەدا گیانیان بەخت کرد و ئێستا کۆمەڵە بۆتە ڕۆڵەی شیرینیان لە پێشمەرگە و لە هاوڕێیانی بەشە جۆراجۆرەکانی تەشکیلاتی ئەلەنی هەڵسوراوان و خەباتکارانی ناوشارەکان و لە هەموو ئەو کەسانەی کە دڵیان بۆ کۆمەڵە لێرەدا پیرۆز بێت. بەرز و بەڕێز بێت یاد و بیرەوەری هەموو گیان بەختکردوانی ڕێگەی ئازادی و سۆسیالیسم. بینەرانی عەزیز، هەروەک ئاگادارن ئێمە هەموو ساڵێک لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بەم بۆنەوە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە تەرخان دەکرێت بە سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە و ئەم ساڵیش ئێمە بم بۆنەوە ڕپۆرتاژێک ئامادە کراوەکە لەگەڵ هاوکارانماندا تەلەڤیزیۆن ئامادەمان کردووە لە چەند بەشیش پێک دێت. ئێستاش سەرنجتان ڕادەکێشم بۆ بەشی یەکەمی. فەرموو ببینینی. نەتناسیوم نەک هەر تۆ باب و کاڵیشت ساڵها دەستە و یەخەم بوون بمخنکێنن، ئاگری ڕق و قینی سوورم بسرەوێنن، لەسەر ماڵ و حاڵی خۆما چاڵمەرگم کەن بمڕەوێنن. بەڵام هەیهات لە کەلێوەکانم فێری وشەی شاخ و دۆڵ و دەشت و چیام هاوار دەکەن. وەرن داگیرکەران، من میواندارێکی سووری باوە شاواڵەی بێباکم، بە زەبری سەرسوورهێنەری دەست و چەکی پارێزەرانی شەڕەفم بۆ تەواوی دژی گەلان گۆڕستانێ فراوانم. وەرن من پردەبازی بەهەشتی دوا ڕۆژی زەحمەت کێشانم. نەتناسیوم داگیرکەر، خۆت لێم کردە شەل و کوێری کەس نەپارێز، گرتت کوشتت بڕیت بردت، ئەوەی لە دەستت هات کردت. 22 99 50 50 59 لێرە و لەوێ لە دارتدا ئێعدامت کرد. هیوات وا بوو بمترسێنی، هەنگاوی توندم پێشێلکەی بمتۆقێنی، سوجدەم پێبەری لە ئاستی ئیمامت دەوڵەتت تەختت، سووک و ئاسان بێبۆڵە بۆڵ بمچەمێنی بمچەوسێنی. بەڵام هەیهات ئەو تیرەی کە ناتەکەوان دیتت چۆن هەڵگەڕایەوە و جەرگی ڕەشی خۆتی پێکا، دیتت چۆن ڕۆڵەکانی ئێمە هەستان شەپۆل لە گشت شار و دەی کوردستان، یەک دەنگ یەک ڕا بە شوێن بانگەوازی ئێمەدا ماتەمینی سووریان گێڕا. دیتت کە چۆن هێزی یەکگرتووی بەتینم خۆی پیشاندا و بەسەر تەواوەتی سوپا و دەم و دەستگای سەرکوتگەر و ترس و سامی دەڕەندانت شەیپوری زاڵبوونی لێدا. نەتناسیوم داگیرکەر، خۆ من هەر ئەو کۆرپە ساویلکەی ساڵانی پێشتر لەمە نیم. ئەم جارەیان هەڵم کردۆتە ئاڵایەک تا سەرکەوتن بەری نادەم بەرم نادا. هەڵم کردۆتە دروشمی پیرۆز و سوور کە تا یەکسانی لە جیهان دابین نەکا هەدا نادا.
ئاڵای پیرۆزی لێنینی لەسا بگرە ببڕە بدڕە دڵنیابە ئەم ئاڵایەت شۆکدانادا دڵنیابە دیسانەوەش ئەم وڵاتە ئەکەمە ئاگردانی نێ لە داگیرکەر تا ڕاماڵینتە سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش پەڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش پەڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدی مەد پێشکاش پەڵنگی هەردی وڵاتەی هەڤاڵی پێشمەرگا لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا لە دەوری داست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چ ناگرێ بەرگا ئەوێستە تۆی لە شەوی تارمۆمی هەڵگیرساو لە نێو دڵی شەوە زەنگا وەکو گڕێک ڕاسا ئەوێستە تۆی لە شەوی میێرانی عزیز ئێستاش لە خزمەت هاوڕێ ئاکۆ ئەنوەری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵەداین تا قسە و باسی ئەویش ببیستین هاوڕێ ئاکۆم کاتت باش ئاگادارن کە بەرەو پیری 31 جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەوە دەچین. سەرەتا پرسیارێکتان ئاراستە دەکەم جاداتر بم بۆنەوە قسە و باسی خۆشت باس بکەیت. ئاسۆی دوا ڕۆژی خەباتی پێشمەرگانی کۆمەڵە بەتایبەت بڵین لە گۆڕانکاریەکانی سیاسی دوا ڕۆژی ئێران و کوردستان دەتوانێت چ دەورێک بینێ؟ زۆر سپاس هاوڕێ ئەمیر، منیش ئیجازەم بدەن پێشێکی ڕێز و سڵاو بنێرن بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هەروەها پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵە بکەم لە هەموو کەسانی کە کاتێک ساتێک تەمەنێک لە ژیانیان چێکی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵیان لە شان بوو وەیسا بە ئیفتخارەوە لەو دەورانە دەڕوانن و باسیەکەن. پیرۆزبایی ڕۆژەکەم لە هەموو بنەماڵەی سەربەرزی گیانبەخردوانی ناوڕێزەکانی کۆمەڵە، لە هەموو زیندانیانی سیاسی، لە هەموو کەسانەی کە ئاچۆ و ئاواتەکانیان گرێدراوە بە بەروپێشوونی ئاوات و ئارەزوەکانی کۆمەڵە. هەروەک بۆ خۆتان حتمەن زۆریەک لە هاوڕێیان ئاماژەیان پێداوە، من ناتمەوێت بچمەوە سەر مێژوەکەی، بەڵام تاکتیکی مبارزەی پێشمەرگانە، تاکتیکی مبارزەی مسلحانە لە خزمەت
ئامانج و ئارەزوەکانی کۆمەڵەیە بووە بەردەوام لە ئەو سەردەمەی کە کۆمەڵە چەکی کردەشانی و مەجبور و بە ناچار بۆ دفاع لە مبارزەیە کە گرتبوویە بەر ناچار بوو بۆ بەرگریکردن لە ئەو مبارزاتەی کە لە ناوخۆ لە ئارادا بوو چەک کاتەشانی هەتا ئێستاش ئەو زەرورەتە بە قووەتی خۆی باقیە. تاکتیکی مبارزەی مسەلحانە بۆ ئێمە شتێکی اختیاری نەبوو، ئەوە نەبووە کە بۆ خۆمان عەلاقەمەند بە چەک بین، عەلاقەمەند بە مبارزەی مسەلحانە بین، و پێمان وابێ ئەمە تەنیا ڕێگە بووە بۆ گەیشتن بە ئامانجەکانمان، بەڵکو هەلومەرجێک بوو کە دەسەڵاتێکی دیکتاتۆری خوێنڕێژ وەکو کۆماری ئیسلامی لە کوردستانە بەسەر کوردستان یاژاڵ کرد، نەک تەنیا کۆمەڵە باقی ڕێکخراوە سیاسیەکان بە هەر ئامانج و بیر و بۆچوونێک کە هەیەیان بوو ناچار بوون ڕێگای پێشمەرگانە بگرنە بەر و لە ڕێگای چەکەوە بتوانن درێژە بە خەباتی سیاسی خۆیان بدەن. کۆمەڵەش بێبەری نەبوو لەوە. دەستاوەردی زۆر بووە هەتا ئێستا لەوەی کە ژنانی هێنا ناوڕێژی پێشمەرگایەتی کۆمەڵە، لەوەی کە دفاعی کرد لەو دەستاوەردانەی لە سەرەتای شۆڕەشی گەلانی ئێران بۆ نمونە دروستکردنی بنکەکان و دروستکردنی شۆڕاکان و لە هەموو ئەوە بە شێوەیەک لە شێوەکان ئەیویست تەوازونێک بەرقەرار کات لە بەرامبەر کۆماری ئیسلامی، تەنانەت لە دانیشتەکانی سەرەتای شۆڕشی گەلانی ئێران لەگەڵ کۆماری ئیسلامی هەبوونی پێشمەرگەی کۆمەڵە و ئەو چەکە کە لە شانی پێشمەرگەی کۆمەڵەیە بوو دەور و ڕۆڵ و نەقشی هەبوو. ئێستاژەوە بە قووەتی خۆی واقعە. هێزی پێشمەرگەی کۆمەڵە بووە هۆکارێک کە لە کوردستان کۆماری ئیسلامی کەمتر دەستی ئاوەڵا بێت بۆ قەتڵ و عام و بۆ کوشتار، چونکە کەمتر ئیسفادە لە گەنجانی کوردستان نەکرات بۆ ئەوەی کە لە شەڕی دواکەوتوانە و ئێرتجاعی ئێران و عێراق بەشداری بکەن. خەڵک بە جێگەیەوە و گەنجانی ئەو سەردەم بە جێگەیەوە بچوونە ئەو شەڕە کۆنەپەرستانەوە و لەوێ گیانیان بەرکردایە ڕیزی پێشمەرگایەتی کۆمەڵەیان بە شانازی و هەڵەبژار و هات لە ناو ڕیزی خەباتەوانە. بۆیە کە لەو بەشەشە هەبوونی هێزی چەکدار وەکو کۆمەڵە لە کوردستان ڕۆڵی تایبەتی هەبوو، ڕۆحیەیەدا بە خەباتی مەدەنی و جەماوەری لە کوردستان، ڕێکخراوەی کرێکاری، ڕێکخراوەکانی ژنان، ڕێکخراوەکانی تایبەت بە ژینگە، ڕێکخراوەکانی منداڵان لە کوردستان ئاسانتر متشەکل بوون و سەختتر بوو بۆ کۆماری ئیسلامی دەستبردن و بەدواداچوون و دەستگیرکردنی ئەگەرچی کەمیشی نەکردووە. ئەگەرچی لە کوردستانە کۆماری ئیسلامی کەمی جەنایەت نەکردووە، منزەلەیەوە نییە ترساوە و پاشێکشەی کردووەوە، بەڵام بەنسبەت باقی شارەکان تۆزێک دەست بە عەساتر بووە، تۆزێک مەحافزەکارتر بووە، نەیوێراوە بە ئاسانی هەر هەڵسوڕانێکی سیاسی، هەر هەڵسوڕاوێکی کۆمەڵایەتی، هەر هەڵسوڕاوێکی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بگرێ و بیخاتە زیندان، چونکە لە کوردستانی شۆڕژگێر هێزێک هەبوو چەکدار بوو و خەڵک لە ناڕەزایەتی بە کۆماری ئیسلامی و بۆ ئەوەی کە درێژە بەم خەباتی بدا هاتە ناو ڕیزی پێشمەرگایەتی کۆمەڵە. بۆی کۆماری ئیسلامی لەو بوارە دەست بە عەساتر بوو. پێشمەرگەی کۆمەڵە تاکتیکی چەکدارانی لە خزمەت بۆ خەباتە بووە کە لە ناو خۆی کۆمەڵگایە بووە، هەتا ئێستاش وا دەکات. حیفزی ئەو پتانسیەلە، حیفزی ئەو هێزە زەرورەتەکەی لە ناو خۆیە، لە ناو خۆی وڵات هەتاکوونێ دەسەڵاتی کۆماری ئیسلامی لەسەر کار بێت، هەتاکوونێت شکۆلەترین خواستی کۆمەڵانی خەڵک لە ئێران بە زیندان و شکنجە و ئیعدام وەڵام بدرێتەوە، هەتاکوونێ بە دوواداچوونی هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە کوردستان درێژەی هەبێ. بوونی هێزی پێشمەرگەی کۆمەڵە
بوونی ئەم خەباتە چەکداریە بۆ دفاع لە درێژەدان بە خەبات و دفاع لەو دەستاوەردانی کە بەدەستی هێناوە هێشتا ضرورە و لە داهاتووشە وتم هەتا ماهیەتی کۆماری ئیسلامی ئاوا بێت هەتا دەسەڵات لە مەرکەزەوە ئاوا بێت هەتا کوردستان داگیرکراو بێت بە زۆری چەک و ئەسلحە چەک لە شانی خەڵکی کوردستان ناتوانرێت و ناکرێت دایماڵی بەڵێ بۆیە ئەگەر ئاوا بە کورتی بمێ وەڵامیەوە بدەمەوانێ هەتا خەبات درێژێ هەبێت لە کوردستان هەتا کۆماری ئیسلامیش دەسەرکار بێت وەڵامی کۆماری ئیسلامی بەو خەباتە ئەشکەنجە و ئەعدام و زیندان بێ ئەو تاکتیکە لە مبارزە هێشتا ئەو زەرورەتەی خۆی حەزەکە و دەبێت کۆمەڵە ڕێگایەک بدۆڵێتەوە بۆ حفظی ئەو پتانسیێلە و ئەو تاکتیکە. بەڵێ هاوڕێک و خۆتان باسی ئەوتان کرد کە پێشمەرگەی کۆمەڵیا بڵێن هێزی پێشمەرگەی کۆمەڵە زەرورەتێکە کە کۆمەلگا پێویستێتی. ئەگەر مانوێت چاو لە ئێستای ئێران بکەین بە تایبەت هەلومەرجێکی زۆر تایبەت هەیە هەم لە ئێران تایبەتی تر کوردستان بەرەو پیری سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵەش دەشین وەکو پەیامێک ڕوو بە کۆمەڵانی خەڵکی کوردستان پەیامتان چییە و تاکتیکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە چۆن دەبەنە پێش و باسی ئەم زەرورەتەشت کرد. کاگەمێر ئەگەر ئاگاداریت حتمما لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە شۆ بڵاو کراوەوە ماوەیەکی زۆرە کۆماری ئیسلامی لە ڕێگای گوشارهێنان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکانی ئێرە داخوازیەوەکە کە لایەنە سیاسیەکان چەک بکرێن بەڵێ واتە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و باقی لایەنە سیاسیەکان نەمێنن و ئەمانە لە چەک داماڵن. یەکەمەوە بڵێم ئێمە ساڵهای زۆرە ینی زیاتر لە دویا سێ دەیە کە ئێمە ئەو چالاکیە چەکداریەمان نەماوە نەک لە بەرگوشاری کۆماری ئیسلامی نە لەبەرەوەی کە حکوومەتی هەرێمیە ئەم لایەنە ئەو لایەنی سیاسی شاریە حکوومەتی مەرکەزی عێراق شاری بۆ ئێمە هێناوە بەنا بە زەرورەتێکی سیاسی مشەخەص ئێمە ئیسفادەمان لەو چەکە نەکردووە. پێمان وابووە ئەو تاکتیکە ئێستا بەکارهێنانی گونجاو نییە هەتا ئێستاش کۆمەڵە و سیاست بە ڕەچاوەکە هەتا ئێستاش کۆمەڵە لە چەک وەکو تاکتیکێکی نظامی لە دوای ئەو مدەتە ئیسفادەی نەکردەوە بەکاری ناهێنێ هەبوتم نە لەبەر ئەو فشار و گوشارەیە بەڵکو لەبەرەوەی کە خۆی تەشخیصی سیاسی خۆی ئەوەیە من وتم تاکتیکی مبارزەی مسلحانە لە خزمەت مبارزاتی کۆمەڵانی خەڵکە لە ناو خۆی وڵات لە ئێران و لە کوردستان ئێستا ئێمە بە تەشخیصی سیاسی خۆمان پێمان وایە کە بەکارهێنانی ئەم چەکە بە شێوەیەک ئەتوانێت دەستی کۆماری ئیسلامی لە ئێران و لە کوردستان ئاوەڵاتر بکات بەربە خەباتی مەدەنی و کۆمەڵانی خەڵک لە ئێران بگرێ دەستی بۆ ئەنجامدانی جەنایەت و وەحشیگەری لە ئێران و لە کوردستان ئاوەڵاتر بێت بۆیە کە ئێمە ئەولەویەتی کارمان ناوخۆی وڵاتە وەگەشەسەندنی مبارزەیە بە تایبەتی دوای شۆڕشی ژینە. بەڵام ئەو تاکتیکە ئەو حیزی ئەو پتانسیەلە هێشتا لە زەرورەت نەکەوتووە لێرە نا لە شوێنێکی تر ئێمە هێزێکی پارتیزانین ئێمە هێزێکین کاتوانین لە هەر شەرایەتێکە تاکتیک و مبارزەی خۆمان درێژە پێ بدەین و هەلومەرجی گونجاو بۆ ئەو تاکتیکە مشەخەسە بڕەخسێنین. ئەگەر لێرە ئێستا هێزی پێشمەرگەی کۆمەڵە وەکو ناوخۆی وڵات وەکو دەرەوەی وڵات کۆمەڵە هێشتا کار و تەبلیغاتی خۆی بۆ وەرگرتنی ئەندام بۆ وەرگرتن بۆ بەهێزکردنی خۆی هێشتا ملاحەزەیەکی نییە لەسەرەوە خەریکە ئەو کارەکە لە ناوخۆ ئێمە هەوڵە دێن بەشێکی زۆر لە کۆمەڵانی خەڵک بە ڕیزەکانی ئێمە پێیوەست بن فعالیەتی حرفەیی بۆ تەشکیلاتی کۆمەڵە بکەن لە ناوخۆوە وەسڵ بن بە تەشکیلاتی مەخفی لە دەرەوەی وڵات ئێمە هەوڵە دێن فعالینێکی زۆری سیاسی کە بەناچار ئێران و کوردستانیان بەجێشوە ئارەزوەکان و ئامانجەکانی خۆیان ناو ڕێزەکانی کۆمەڵە بدۆزنەوە بۆ بە ئێمە پێوەست بن و لێرەش و خەواتی پێشمەرگانەی ئێمەش و بە ئەندام وەرگرتنی خەڵک لێرەش ئێمە هێشتا ئەو کارە هەر درێژە پێدەین و هێشتا دەرگاکانمان ئاوەڵایە.
بەڵام دیارە هەروەکووتم خەباتی چەکداریمان مبارزەی مستەلەحانەمان خەباتی پێشمەرگانەمان وەکو ساڵانی دوور و دەی شەست نەماوە ئێمە ئێستا بەنابەو زەرورەتە سیاسیە کە ئێستا تشخیصیەدەین ئەوەیە حیزی ئەو نیروە بەڵام پاشەکشەیەک یا وەستانی ئەو مبارزە سونەتی کە هێزی پێشمەرگەی پێناوسەندراوە تەعەڕوزکەیتە سەر پایگاکان بازێ مستەلەحانە بکەیتی منێریتەوە هەموو ئەوانەمان ساڵانێکی هێژگار گۆرە وەستاندووە لەبەر زەرورەتێکی کە زەرورەتەکەشی لە مبارزاتی ناوخۆی وڵاتەوە سەرچاواگرێ نەفشاری یا گوشاری ئێرە و دەرەکی لەسەر ئێمە هەروەکوتم دەرگاکانی کۆمەڵە و هێزی پێشمەرگەی کۆمەڵە هێشتا ئاوەڵایە هەروەکو لە باقی شوێنەکانی تر بۆ بە ئەندام وەرگرتن و بۆ بە پەیوەستبوونی گەنجان و لاوانی شۆڕژێر بەڕێزەکانمان دەرگاکانمان ئاوەڵایە لێرە شەرەوەی بەڵام فعلا فۆکوسمان لە ناوخۆی وڵاتە خامۆش نەبوونی شۆڕشی ژینایە درێژە بەدان بۆ شۆڕەشەیە و هیوادارین ئەم شۆڕەشە درێژەی هەبێت و ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر کۆمەڵە تشخیص بدات کە ئەو شۆڕشە پێویستی بە مبارزەی مستەلەحانەیە پێویستی بە هێزی پێشمەرگەیە هەروەکو پێشڕووتوم نامێ بچمە ناو ناوەرۆکەکەی لە چ کاتێکا و لە شوێنەکە چون ئەمە تەوەری باسەکەی ئێمە نییە پێشمەرگەی کۆمەڵە هەرە و پێشمەرگانن کە لە قەدیم و لە دەی شەستا بوون و لەمە بەدواش هەروە درێژەیە بەڵێ زۆر سپاس هاوڕێ ئاکۆ هیچ پیرۆزبایی ڕۆژی کۆمەڵە لە بەڕێزیشتان دەکەم سپاس پیرۆز بێ لە ئێوەش و سپاس بۆ بەسەرکردنەوەتان ماندوو نەبێت زۆر سپاس شماڵی هێڕەشنەی بەسۆز و تاو بەسۆز و تاو دامە و بەهار بەفریداگیر کاری وڵاتەکەم باوەکەم باو منژی لەمە مەوژی لەم وای دوایە زاران ئاو لێ پژان دیسانەوە گردە هاویم مەیڵێمەوە هەیڵێمەوە گۆرانی ژیان هەیڵێمەوە گۆرانی ژیان سەوای باوە کوژراو هێرمێز کەڕژێنێ بە تەسا من بە سۆستێ